بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی شێوازی مامەڵەی نوێی ئەڵمانیا لەگەڵ پەنابەران بەگشتی و پەنابەرانی کورد ئێمە زیاتر مەبەستمانە لە چوارچێوەی پەنابەران بەگشتیە گفتگوین پرس و باس بابەتاکەن لەگەڵ بەڕێز فانیسا ڕەشید ئەندامی ئەنجومەنی شارەوانی مێنشن. فانیسا سڵاو لێ بێ. سڵاتە لێوە کاگڕان سپاستانەکەم میوانداری مەمنون. یاسای نوێی ئەڵمانیا و شێوازی مامەڵەی نوێی ئەڵمانیا لەگەڵ پەنابەران چییە؟ حکوومەتە تازەکە ئەڵمانیا بەنیازە چۆن مامەڵە لەگەڵ پەنابەران بکە؟ بە کورتی و کوردی خراپتر بووە. بەڵام ئەگە چی نەبینکەکەەوە بۆچی خراپتر بووە ئەمە ڕێگایەکی دوور و درێژ بووم دو ساڵی ئەخیر بە تایبەت. لە 2023ەوە ئەڵمانیا کە لە حکوومەتی پێشوشە دەستیان کردبوو پەنابەرێکی زۆریان نەناردەوە. لەم سێ ساڵی ئەخیرە تقریبا 800 پەنابەرمان ناردۆتەوە. ئەمە بە عێراقی و ئەفغانی و سووریشە تیا بووە. و ئەوانی سێربیان نیشی تیا بۆ بڵێن 800,000 پەنابەر پەنابەر خۆ پێشەوە ژمارەکەی زۆر کەمتر بووە ئێستا ئەو هەرسێ لامان زۆرە. باشە ئەمانە لەبەر چییە؟ لەبەرەوەی ڕاستەوەکانی ئەڵمانیا زۆر بە قۆت بوون لە ماڵی دووی ئیم ساڵیشەوە حکوومەتێکی تازە هەڵبژێرە. هەڵبژاردننی پێش کاتی خۆی پاڵەمەند هەبوو ئەبوو ئێستا ماڵی نۆ بووایە بەڵام پێش کاتی خۆی هەڵبژاردنەکە بوو لە بروی هەڵبژارد حکوومەتی پێشوو هەڵوەشێرا و کە هەڵبژاردی تازە هەبوو ئەم حکوومەتە تازێ مەسیحەکان و سۆشیال دیموکراتەکان چوونەتە کۆالیسیۆنێک حکوومەتەوە و خاستن مەسیحەکان سەرۆکەکەیان ئێستا سەرۆک وەزیرانمان فریدریش مێرز کەسێکی زۆشیال نیە و کەسێکی سیاسی نیە، کەسێکی تیجاریە و کەسێکی نزیکیشە لە ڕاستەوەکانەوە. لەبەرەوە ئابوووریانە مامەڵاکە بەڵێ هەموو شتێک لە پارەوە بینێ، هەموو شتێک لە پارەوە بینێ و بڵێن هەرچێکیش بۆ دەوڵەت بێ بۆ کەسانی فەقیر بێ بۆ ئەو شتانە بە لەوان و نایبینێت و سیاسەتەکەشتیارە لە حزبەکەی خۆت نییە وا دەڵێ یان واقعکەوە واقعەکە وایە. ئەمە هەموو کەسێک واڵێ لە تەلەڤیزۆن و مقابلەکانی ئەڵمانیا زۆر لەسەرەوە ئەڕوات بەڕاستی و زۆر کەسیش ئێستا گلەیشی لێ هەیە کە لەگەڵ ڕاستەوەکانە بە نمونەمانی یەک یاسایەکیان دەنگیان نابۆ یاسایەک بەس خیرەن دەرنەچوو سوپاس بۆخوا لێرەیە بەڕاستی ئەیانویست پەنابەران لەسەر سنووری ئەڵمانیا هەر ڕەفزکەن یەکسەر لەوێ ڕەفسیکەن هەموو پەنابەر هەر کەسێکیت ئەوێ داوای پەنابەریەکە لەوێ یەکەمشت ڕەفزکرێ اینجا لە دەرەوەی وڵات کەیسەکیان وەرگیرێ بەڵام ئەمە ڕێناکوێت لەگەڵ یاسای ئەوروپا چونکە ئێمە بەشێکی لە ئەوروپایە و لەگەڵ وڵاتەکانی ئەوروپایە گرێبەستمان هەیە شەنگنیان لەعانی لە بەشی شەنگنیان بەشی شەنگنیش یعنی چی هەموو پەنابەرێک کە یەتە وڵاتێکی شەنگنەوە ئەبێک لەو وڵاتێکی کەمدانە لێ بێ لەوێ داوای مافی پەنابەری بکە. ئێستا ئەو وڵاتانی دەوروپشتی ئەڵمانیا شانسێکی گەورەی هەیە ڕێک لە ناوەڕاستی ئەوروپایە. لەبەرەوە لەو هەموو کیسەیە ئەتوانێت پاڵ بێتەوە هیچ کێشەی من نییە بڵێ لە ئیتالیا بووی لە ئێسپانیا بووی لە یۆنان بووی لەوێ داوای مافی پەنابەری بکە. بەڵام ئەبێ پیشانیشی بەنەم کەسە بەڕاستی یەکەم گەیشتۆتە ئەوێ. پرۆژە یاساکە تێنەپەڕێنرا و دەنگی لەسەر نەیرا. پرۆژە یاسای هەرماوە ئێستا بەڕاستی دوو یاسا گۆڕاوە لە مانی پێنجە یاسایەکیان کردە بەڕێ کە دوو شتی تایە یەکەم بۆ خاستن سووریەکان ئایلەیان بۆ نیە ڕاکێشن ئەو سووریانی ئێستا لە ئەڵمانیان مافی پەنابەریان وەرگرتووە لەسەر کەیسێکە پێڵێن سوبسیدێرە شوتس. سوبسیدێرە شوتس مافی پەنابەری نییە مافی پەنابەریە بەس لە قەوسێکە بۆیان هێ لە وڵاتە بمێنن هەتاک وڵاتەکەی خۆیان شەڕیتیان نامێنێ ئەو کاتە بێ بڕۆنەوە. بەڵام لێرەیە ئێستا سووریا لە 2014ەوە کە ئەو کێشانی تایە زووتریش هەتاکو ئێستا چەندێکە ئەو خەڵکانە لەوێن 10 ساڵە زیاتر لە وڵاتە مناڵ هەیە لە وڵاتە لەدایک بووە لە وڵاتێ لە مەکتەبن ئیشەکەن یعنی دوای 5 ساڵە ئەڵمانیا خۆی بۆت هەیە داوای ئیقامە بکەیت. چەند هەماوێکە بێ بە زمانێکە ئەو یاسای ماوە لە دوای 5 ساڵ توی داوای ئیقامە بەڵێ و حکوومەتی پێشوش ئەو یاسایی وا ئاسان کردبوو کە بە خێراتر لە ماوەی 3 ساڵە دوای 3 ساڵیش ئەتوانی داوای ئیقامە بکەیت. ئەمە ئەم حکوومەتە تازە ئەمەشە لە ماڵی 5 هەڵیان گرتەوە بە 10 ساڵ شتی وا هەیە ئەوە لە قسەیە بەڵام دەرناچێت چونکە لە ئەڵمانیا کە تۆ شتێکی وا بگۆڕیت ئەبێ یەکەم لە پەڵەمەنیشا بێ و ئەڵمانیا 16 هەرێم نین
ئەو 16 هەرێمەش بڵین نەقابێکی تری خۆیانیان هەیە پێڵن بوون لە سرات هەرچی یاسایك بێ ئەبێ ئەویش قبولی بکەن لەبێ بەڵام قبول ناکرێت لەگەڵ کووردا چۆنن لەگەڵ کووردا بەڕاستی خراپن لەبەر دوو کەیس لێرەیە یەکێکیان تۆ ئەندامی ئەنجومەنی شارەوانی لە ئەڵمانیا بەڵێ خاستن لێپرسراویشم بۆ بێگانەکان لەوێت زۆر کەیسێتە بەردەمن بەڕاستی لە ڕێی یاساوە زۆ قورسە بووە بۆ یەکەمیان لە 2023 ئەڵمانیا لەگەڵ حکومەتی عێراقا ڕێکەوتون گرێبەستێکیانی ئەو ڕێکەوتنە لەسەر چییە؟ هەر کەسێک لە ڕێی کۆنڤنسیۆنی گەنفەوە مافی پەنابەری گەنفەوە مافی پەنابەری وەرنەگرێت یەکسەری نێرنەوە بەڵام بە شەرتێکە توان بینێرنەوە کە جوازی هەبێ. بۆ ئاسانکردنی ئەم جواز وەرگرتنە لەگەڵ سەفارەتی عێراقی هەگەڕ عێراق ڕێخەوتون کە سەفارەتی عێراقی یەکسەر ئەو خەڵکانە وەرگێتە ئەو خەڵکانی کە نێرنەوە عێراقیەکان زۆربەیان کوردیشن بۆیە ئاوە ڕێکەوتون لەگەڵ ئەوەشە مافی پەنابەری بەس لە 5 کەیسە وەریەگریت هی ئەوەیە هی دینە هینی شتات ئەنگۆرێکیات ینی هیچ وڵاتی کەسێکی چ وڵاتێکیت هینی ئەگە بەشێکی گروپێکی بچووکی وەکو یێزیدیەکان یان بەشێکی گروپێکی بڵێن پیا و پیاوی خۆش بیوە ژنجنی خۆش بیوە ئایلەکە لەسەرەوە بڵێن قوبوڵی نەکە یان لە ڕێی سیاسیەوە ئەگەر لە ڕێی سیاسیەوە ڕایەکی ترت هەبێت لەبەرەوە بەدواتەوە بن لەم 5 کەیسەیە ئەگەر یەکێک لەو کەیسانە بۆ تۆ نەخوات تۆ وڵاتێکی ئازادیت ئایلەکە و ئایلێکی باشە دەوڵەمەندیت پارەیەکی زۆرت داوە بە قاچاقچیەک ئەڵمانیا ئەو کاتە قبوڵی ناکە و ئەو نێرێتەوە. باشە چی بە کوردەکان ئەڵێ ئەوەی کە ئێستا بەرنامەیەمەژە لە چوارچێوەیە گەنجێکی زۆرمان بەداخەوە دەڕۆن وڵات جێ دەیەڵن بەڵام 2000ەوە بڕیاری خۆیانە تر کە کاتێکە و بڕیاریدا و هەر بڕوا ئێمە تەنها دەتوانین هیوای سەلامەتی بۆ بخوازین و حەسبین وڵاتەکەمان وای لێبێ کام گەنجانە نەڕۆن کە ڕۆیشتن تەنها هیوایەوە خوازین بە سەلامت بگەن بە خەونەکەی خۆیان. لێرە دووشت هەیە کەمیان گرنگترین شت زمانە وەکو گەشتیشن هەوڵ بن بە زووترین کات زمانەکە فێر بن ڕاست ئەتانێ ئیش بکەن و ئەتانێ پارێک وەرگن و خاصە بینێنەوە بۆ ئایلەکەتان یان بۆ خۆتان بەڵام گرنگترین شت زمانە کە تۆ زمانەکە و توانی یەکەمە توای دادخۆکی لە خۆ بکەی تێگەین مۆزەفەکان کە شتێگەڵێن چیەڵێن و لەگەڵ ئەوەشە کە زمانەکە و هەیە بەڕاستی ئێمەش ئاسانترە توین داکۆکی لەوان بکەین بڵین با لێرە بمێنن تەواو ئەمان ئەڵمانیا یەک کێشێکی کەشی گەورەی هەیە دموگرافیەکەمان گۆڕاوە دموگرافیەکەمان پیرمان زۆر و گەنجمان کەمە ئێمە کارمەندمانەوێ ئەو هەموو ئیشانە کێبیکە لەمە دووە ئەڵمانیا چی بۆ فیلیپین یەک دنیا لەوێ کۆرسیانێنە بێ گوێتە ئینستیتوت کۆرسی زمانیانەیەنێ کۆرسی خزمەتکردنی پیر و ئەوانە بە نمونە یان هینی لە خستەخانە خزمەتکردنی نەخۆش بۆ ئەوانە خەڵکمان زۆرەوێ ئەچین لەوێ ئەیان هێنین ئەو پەنابەرانی کە لە وڵاتەیان بۆ چ ئەیان نێرینەوە ئێمە گلێکەمان لە حکوومەتی ئێستا ئەوەیە ئەوانەی لێرن با یارمەتیان بین کورسی زمانێک بکەن و ئیشێک فێر بن بۆچی بیان نێرینەوە ئێمە وەکو کورد لە ئەڵمانیا و خۆشم وەکو شخصێک لە سیاسەتە ڕێک ئەوە هەوڵەیە وا لە سیاسەمەندارەکان خاستن لە کۆمونەکان لە شارەوانیەکانمان بکەین خۆیان پرۆگرام بکەن بۆی ئەو گەنجانە بتوانن لەوێ بمێنن تازە لەوێن تازە 2-3 ساڵە لەوێش لەوێن و کارەکەن و چالاکن و ئێمە ئەوانمان پێویستە ئەبێ لەو شێوازەوە بیبینین هیوادارم حکوومەتی کوردستانیش لەو ڕێگایەوە زیاتر هەوڵبا و خۆشم لە حیزبی خۆشمەوە خۆشیشم چەند ساڵە هەوڵەین لە ڕێی وەزارەتی خارجیەوە هی ئەڵمانیاوە پرۆگرام ئامادەکەین کە گەنجەکانی کوردستان لە ڕێی ڤیزای کار و خوێننەوە بتوانن بێن بۆیان ئاسانکەین ئەم بەڵام کێشەیەکی ڤیزاکەی ئێرە ئەوەشە بەڕاستی ئەمە ئەبێ بژوترێ لە هەولێر کە کۆنسوڵێتی لێیە موعیدەکان وەرناگرن و ئەمە بۆ وەریناگرن ئەمە لەبەرەوەی جاران وا بوو موعیدەکە ڕێک لە کۆنسوڵێت بوو ئێستا موعیدەکانی ئینتەڤیۆکە یراوە بە مەکتەبێکی دەرەوە مەکتەبە دەرەوەکەش زۆر داوای لێبوردنەکەم بەڵام بەڕاستی پاستم لەم کەیسە کوردێکە بەڕێوەی بەبا کوردەکەش موعیدەکان بە پارە ئەیە ئەمە ئەگە چاک نەکرێت من حکوومەتی ئەڵمانی ئەم گەندەڵیە دەزانێت کەمێک ئەیزانێت کەمێک نایزانێت بەڕاستی ئەگە چاک نەکری خۆم ئەیکەم بە ڕێپۆرت و ئەی چاکیەکەین یعنی ئەمە
ئەم گەنجانە کە مێگەیزانێت چاوی لێ پۆشیوە بەشکم خۆمە یەکەم جارنیە ئێمە خۆمان لەم سەردانە تامت بۆ دەرکەوت 2022 خۆمان 25 ویزامان ویست بیکەین بۆ فێستیڤالێک گەنجان بەرین بۆ فێستیڤالی کولتوری کوردی لەوێ بکەین و زۆر زود کێشەمان بۆمە دووجە بەسەرمانە هاتووە لێرەش هەفتەی پێشوو هەم دیسان بینیم بە $600 موعیدێک فرۆشرا لەبەر ئەوە بەڕاستی ئەم شتانە داوای لێ بوو نەکەم کە ئێشیڵێم بەشکم پێتان ناخۆش بێت بەڵام گرنگە ئیشی تیا بکەین بۆ لەبەروی ئەو گەنجانی کە ئەیانۆ لێرەوە بڕۆن ئەم گەنجانی ئەیانۆ لێەوە بڕۆن ویزای ئیش و ویزای خوێنن زۆر زۆر گرنگە ئێمە ئەڵمان لە ئەڵمانیا پێویستمان پێێتی پێویستمان بە کەسی زیرەکە ئەو ئیشە ئاسانی کێم بۆیان خاتوانی سەرڕەشی دەندامی ئەنجومەنی شارەوانی منشن سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دەستەکانتان خۆش بێ چاوە خۆش بێ خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامەی پرسە ڕۆژنان پێشکەش کرا تا پێتان نەگەین و کاتێکی خۆشخواتان لەگەڵ